فرق الشهيد سي من دار شي هنا بابا خالتي جولان بابا ملا خزري باشاتي تويا كريمنا كوري تويا تقريبا ما بجرب زين تونا تمشي مستوى سالم سالك شمير دكان سرپرستم سه منداڵش ثمانية منداڵ كانت سندا چاردە ساڵە و چاردە ساڵی دەکچێتم پڕۆکەشم 11 ساڵە ئەوەشم 4 ساڵ و نیوە پرۆتشکێتم سێ منداڵی سەغیری لە پاش بەجێم بەچی پێشراوە مێردەکەت مێردەکەم دەچوو گوێزان دەکەمینی حەجەمان کەوتو گشتیان ئیسیان پێدا بوو ئەو زەمانی کە کوشتبوویان فەرمانی ئیسیان پێدا بوو یاوانێکیان کردبوو وەڵا هەر تەقان لێ کردبوو تەقان لێ کردبوو کوژرا بوو دوایە چەند مدت بریندار بوو ماوەی بریندارێکی چەند 15 ڕۆژان لە بیمارستانی بوو گولەکانیان چۆن لێدا بوو گولەکان لە پشتیدا بوو لە زگیا کۆدەن لە پشتەوەڕا گولان تیرەندازیان کردبوو يعني شرایطی زندگی خۆت چۆنە تۆ چۆن ژیان دەکەی چۆن زندگی دەکەی هەمبەتە نیمە کەس کاس پێم نییە سێ منداڵ مەگە بچمە کارێک بۆ خۆت بچی کارێک هیچ زمانێکی دەوڵەت هیچ حقوقێک یا هیچ زمانێکێکی بۆیەکی نەداوەت هیچ نامەکەم پێ نەگەیوە سا پێ دەڵێن مەسەڵەن کاتێکی کە خۆ شکایەت و کردو دەوڵەت چ جوابێکی بەنگۆ داوەتەوە جواب نەداوەتەوە سەر جوابم بۆ ناتوێتەوە تا ئەلانەوە ناوەڵا تا لەعینج لە پارەکەوە منداڵەکانی تحتی سەرپەرستی چ کەسێکی نەر بۆ خۆت جەنابەت سەرپەرستیان دەکەی ئێوارە بوو تا ساعت 5 ئێوارە ئەوەی دیشتە دەبوونەوەڕە نانم بۆ دامان نانیان خوارد چان بۆ لێنام چاشیان خواردەوە گوتم بەلاخرێ بۆ نانی ناخۆی وڵای برسینگە هەیە من نانی ناخۆ برسینگە هانۆ دباش وانەی بوو گوتی لێ مانگایەکان نیانینەوە لە مێرجێڕا لە مێرجیان دەبەستینەوە تەنجادەچی بیانێنانەوە لە ژەڵا مانگایەکە ڕۆیشت هەڵاتێک ئەوەی دیشت بەستنەوە لەگەڵ ئەوی پیاوەیە ئەویش بەستنەوە لەگەڵ پیاوەکەی و ئەتاواشین کرد پڕەکەوت بوو لەگەڵ مانگایەکێ پڕەکەوت بوو لەگەڵ مانگایەکێ ناتەوە ئەمەشە دانیشتی نەش دەوێرانی بینە دەرێ دەمێت ئەزەم تەقەیت ناوێنی خۆ لای توشتی ئەڵکەی لەوێ هیمەی نزیکە لەوێ چوو لە ژوورێ کۆفیرانیشینە تا درەنگ گوێن نە لە تەقەی بوو نە لە هیچ بوو جەهەر ناتەوەش بەیانی حالە بڵاو وانێکیان کرد زەنگم بۆ هاکوڕا لێدا کردم خێر و دەگانێت ئەمەش مارۆستی نازانین نە ئەمیش و نەو پیاوەش وەڵا زەنگی لێدا بۆی بڕێ بۆ محەممەدی ئەویش زەنگ بۆ براکەی دەری لێدا هەموودا یەک تاریگەیش نەگەیبانەیە ئەمەش دەوڵەتەوەی لەداوانیان وەڵا هاتن سەر ڕۆیشتین بۆ کرد پێیانگەیەکەی زەنگل لێدا دەستیان بە تەقەی کرد بەجەمەکان دەستیان بە تەقەی کرد دەجەل هەموو دەماینەوە خوارێ بۆ بەرەوە ئەنچەرەکەی لێ خۆڕانەگەژێوێ ڕۆیشتمەوە بۆی وتم تخوام ئەس بۆی بدایەتە هیچ بە پێ بڵێم ئەزەمێک هاتە پێشم هاتە پێشم وتی دیارگان هیچ نە بۆ بنیەی پێیاگەیانی پێیاگای سەردۆڵی ئەمی گوت زاخرەکە هیچ زانی و پێم بڵێت خوا تی بخوای نەیچی زانی و نەیچی دەزانم ئەیدێ باجانێش بۆ ڕۆیشتمەوە خوارێ بۆ بەرە دووبارە حەزبینم نەبوو تۆ منەوە دەڕۆمەوە بۆی بۆ کەناوە سەربازان هیچی بەدوامدا زمان شتیان نازانم وەڵا ئەکڕم بەدووادا لەوێ دوو ئەزەمات نەخوارێ حەزەمیشی گوت دایجان ئەوە بەچای تۆ نیە بەچای ئەوە پەکەیەکە کوشتوونە ئەمی گوزاری کوتیان ئەوە منداڵی تۆیە یا پەکەکەیە کوشتومان پەکەیە کوشتوونە تی بەچای تۆ نیە ئەوە بەچای تۆ نیە تمنا بەچای نەخۆ پەکە لێرەنی پەکە نارن بۆی دیوەی بێن ئەگە بشێن ئەوە نارن بێنە لە پێیاکان بەخوایە چەرەکەینێ دانیش وانیان نیانێش پێڵاتم بۆ سەرجارەکەی بۆ کاناوەکێ وەڵا هاتمەوە خوارێ چەرەکەینێ دانوانیگاندا بووی ماشێن هاتن لە بەردەپانیڕان نازان نە سێ ماشێن نە چوار ماشێن دەرێ پەتویان نابوو بەلەبارەوە پێرەما منداڵێکی ئەوزەگەی لێ مێزە دەنێنیویان بەلەبای دە ماشێنێکی هاوشت و ئەنجا لەوێ ڕامن بە بەبێ کەس لەوێ خودای نەبێ ئەو پڕشم لە دەورەی دەنا هیچ کەسم لە دەورەی نەبوو بڵێن ئەرێ تو بۆ ئاڵەکەوی بۆ ئاناکەی و لێ بڕان خۆداوە بە چاپۆکی و بە سکتان وانەی هەتا چمەوە
بەشێکی بچووکە لە سەدان و هەزاران ناسۆری ئەو بنەماڵانی کە بە تاوانی سنوور نشینی و کوردبوونیان سەرەکی ترین مافەکانی ژیانیان دەخرێتە مەترسێوە. بە بڵاوکردنەوەی ئەم جۆرە بابەتانە چاوەڕوان دەکرێت ناوەندەکانی مافی مرۆڤ زیاتر لەسەر ئەم بابەتە بدوین و بەرامبەر بە پێشێلکردنی سەرەکی ترین مافی هەر ئینسانێک کە ژیانی ئاساییە لە ناوچە سنووریەکانی کوردستان هەڵوێستێکی ئەوتۆتر بگرن.